لەمارەوە بە ئۆنلاین دەیکەم بەس بڕی لە ئەوەی فیستیڤالەکانیش بەشداری دەکەم. چەندەم جارە بەشداری فیستیڤال دەکەی و چ کارێکی لێرە دەکەی؟ سڵاوتان لەبێ بەخێر بێن سەر چاوان ئەمما 4 ساڵە لە فیستیڤالەکان بەشداریم دەکرد بە کەلانم بەشداری دەکرد بە خواردنی بە ئەستوک بە ساواری بەس ئێستاکە ئەلێرە بە کەلانی بەشداریم کردیا. لێرە بەس کەلانە دروست دەکەی؟ بەڵێ لێرە بەس کەلانی دروست دەکەم. باشە لێرە چەند ساڵە با بڵین ئەو کارە دەکەی خۆت؟ ئەم بەخۆم 4 ساڵە ئەو کاری دەکەم. بەڵێ لەمارەوە بە ئۆنلاین دەیکەم بەس بڕی لە ئەوەی فیستیڤالەکانیش بەشداری دەکەم. لەسەر جەم فیستیڤالەکان بەشداری دەکەی؟ نا هەندێکیان چکە هەندێکیان لۆ بەشداریکردنی لۆمە یعنی جیاوازە بە پێی بازار و جێگا و مشتری خۆمان و زیاتر لە ئێمپاری بەشداری دەکەم لە سامی عەبدوڕەحمانی بەشداری دەکەم بەس لۆ بە بازاری و دووەمین جارمان. باشە چەند زۆرە کەلانە دروست دەکەی؟ وەڵا بە قیمەی دروست دەکەم بە تەڕە پیازی بە جوزە و بە ڕەشکەیە و بە کونجیە و شەکر و ڕوونە و ئیدیکە قیمە پەنیرە و بە پێی خواستی ئەو کەسی کە دەیەوێتن. باشە لێرە چ زۆرە هاوڵاتێک زیاتر حەز بە کەلانەکردن دەکەن؟ بەخوای کوردەکەی خۆمان کەلانەی دەکڕین نازان پێشتشی جیاوازە چییە و عەرەبە گەشتیارە عەرەبیەکانیش پەنیری زیاتر دەکڕن لەگە قیمەی. خواستێکی باشی لەسەریان؟ ئەلحەمدولیلا زۆر باشە. باشە ئێستا دەمانێت کەلانێکی جیاوازمان بۆ دروست بکەیت. بەسەر ئێستا بە قیمەتان لۆ دروست دەکەم جیاوازە. کەلانە بەخۆی تەڕە پیازە بەزەوە قیمەیە جیاوازە. بەس بۆ بینەران بەسەر چاو.